دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی سیروانی نوێی شاری سلێمانی کرد. ئەنجامی یاریەکەش بە گۆڵێکی بێوەڵام لە بەرژەوەندی یانەی خانەخوێ کۆتایی هات. گێمی یەکەمی یاری یانی دەربەندیخان باشتر دەبینرا و چەندین هێرشی مەترسیداری کردە سەر گۆڵی میوان تا لە خولەکی حەفدە لە ڕێگەی زانیار حەسەنەوە توانیان گۆڵی پێشکەوتن تۆمار بکەن و گێمی یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. گێمی دووەم سیروانی نوێ باشتر دەبینرا و چەندین هێرشی مەترسیداریان کردە سەر گۆڵی یانی خاوەن خوێ، بەڵام تەواوی هەوڵەکان لە ڕێگەی بەرگری دەربەندیخان و خودی گۆڵ پارێزەکەیان هەژار ئەحمەدەوە پوچەڵ دەکرایەوە. بەم ئەنجامەش یاریەکە کۆتایی هات و دەربەندیخان سێ خاڵی گرنگی بەدەستێنا. گەزبایی لە خۆمان و لە هەندرانی خۆشەویستی شاری دەربەندیخانەکەین. بەڕاستی ئەم یارە گرنگێکی خۆی هەبوو بۆ ئێمە، چونکە ئەگەر بەبردنەوەمان لە کێبڕجەکان بەردەوام بووین و ینی سێ مەرتەباتونتە پێشوەی ڕیزبەندیەکان دەستخۆشی لە سەرجەم یاری جانانەکەم، دەستخۆشی لە هەندرانی خۆشەویستەکەم و گرنگی ئەهەمیەتی ئەم یاری ئەوە بۆ ئێمە لە کێبڕجەکان گەرخوانەکە تعادل بمان دۆڕانایە لە کێبڕجەکان دواکەوتین و هەروەها ئەنجام یاریەکانی کەش لە مەسلحەت و لە بەرژەوەندی تیپی ئێمە بوو. سواز بەخوای گەورە. توانیمان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین لە یاریگای خۆمانە و توانیمان هەستێکی بەرز پێشکەشکەین و سپاس بۆ خوا توانیمان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین لە نێو هەنگێران لە نێو جەماوەری خۆمانە و سپاسی ئەو هەندێرە خۆشەویستانە دەکەین کە بەڕاستی جێگای شانازیم بۆ ئێمە. کۆی خاڵەکانی دەربەندیخان گەیشتە 29 خاڵ و سەرکەوت بۆ ڕیزبەندەکانی سەرەوە و سیروانی نوێژ بە 34 خاڵمایەوە و مەترسی لەسەر دووەمی ڕیزبەندی کۆمەڵەکەی دروست بوو. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.